پێشانگاکە بریتە لە کۆمەڵی تابلۆی خۆشنووسی بەسپاسەوە سنتەری گەنجانی دەربەنی خان هەستاون بە ئامادەکردن و ڕێخستنی پیشانگاکە زۆر سوپاسیانەکەم. خۆش تابلۆکان هەموو جۆرە خەتەکانی تایە، زیاتر بایەخم بە خەتی نەستەعلیق و شکستە داوە و بایەخشم بە خەتی معەللا داوە کە خەتێکی نوێیە لە ساڵەکانی 2000 و سەروتر خەتەکە داهێنراوە لەلایەن خۆشنووسی ئێرانی بەناوبانگ حەمیدی ئەجمی. هونەری خۆشنووسی هونەرێکە جێگەی سرنجە لە هەموو جیهانە، بە تایبەتی لە جیهانی ئیسلامیە. تابلۆ ئەم تابلۆیە کە ئیسە لە پاڵێ وەستاوین بریتە لە دوو تابلۆ. تابلۆی یەکەمیان ئەمەیان نووسراوە إن هذه أمتكم أمة واحدة وأنا ربكم فاعبدون، بەخەتی ثلث نووسراوە لەسەر شێوەی گوازە نووسراوە. ئەوەی تریشان بریتە لە خەتی جەلی دێوانی کە ئاەتی وإذا قلتم فاعدلوا ولو كان ذا قربى، بەخەتی جەلی دێوانە و بەخەتی معەللا نووسراوە و بسم الله الرحمن الرحیمەکەش بەخەتی محقق نووسراوە. ئەم کارانەی کارێکی تەکنیکی تازە و جوان بوون بەلای منەوە جێگای دەستخۆشیە. هیوادارین هەمیشە بەردەوام بێ، هەمیشە لە کاری جوانە کاری هونەری جوان پێشکەش بکە. کاری هونەری ئێستا لەم کاتی ئێمەدا بەڕاستی فەرامۆش کراوە و کاری کەم لەسەرەکرێت، ئاوا کەم نەبێ و کە کۆمەڵی خەڵک ئاوا بتوان بەشداری لە کردنەوەی پێشانگایەکە بکەن. مامۆستا جەمال هەمیشە لە پەیجەکانیا و هەروەها لە پێشانگای سەجادە و پێشانگای ناوهۆڵە بەشدار بووە، کارێکی باشی کردووە و هەمیشە جێدەستی دیارە.